شارۆچکەی هۆبی هاوشەوەی چەندان شارۆچکەی دیکە لە سوید گۆڕەپانێکی بازارکردن و کڵێسایەکی تێدایە لە دەرەوەی شارۆچکەکەش کێڵگە و مەزرا هەیە و ئەمەش بەشێکی هێمنی ئەم وڵاتەی ئەسکەندناڤیە بەڵام بەنیهێنی گرژی تێدا واسەر هەڵەدات. هۆربی تەنها شارۆچکەی سویدە کە قایمقامێکی تێدا هەڵبژێردراوە لە پارتی دیموکراتی سویدی ئەو پەڕی ڕاسترە و کە گەرێکێتی بربەست بخاتە سەر کۆچبەری و هەروەها خەرجەکانی حکومەتیش بۆ کۆچبەران کەم بکاتەوە. نیکلاس نیلسن سەرۆکی هەرێمی پارتەکە دەڵێت ئەم ناوچەیەمان ژمارەیەکی زۆر لە کۆچبەران لەخۆ دەگرێت بەهۆی هەڵکەوتە و شوێنەکەی لە باشووری سوید. دانیشتوانی ئێرە نیگەرانیان هەیە لەمەڕ بژێوی و ئارامی کۆمەڵایەتی و هەروەها جیاوازی نەژادی. پشتیوانکارانی دەڵێن پارتی دیموکراتی سویدی ڕاستیەکە دەڵێت. لەم ڕۆدا دەڕوانیتە هەر شوێنێک کۆچبەرانی لێە بەشێکیان کەسانی زۆر چاکن هاوکات کەسانی دیکەشیان تیادایە کاری وەک مادەی هۆشبەر و پەلاماردان و هەروەها کاری تێکدەرانە دەکەن. ئینز مەحمەدی گید لە تەمەنی لاوی هاتۆتە شارۆچکەی هۆربی باوانی لە جەنگەکانی باڵکانی ساڵانی 1990دەکاندا لە کرواتیا هەڵهاتبوون. ئەم لاوە ڕوانگەیەکی زۆر جیاوازی هەیە. کۆچبەران بوونەتە قۆچی قوربانی و هەمیشە کۆچبەرانێکی زۆر لە سویددا هەبوون بەتایبەت لە شوێنێکی وەک ئەم شارۆچکەیە و لێرەدا کۆچبەری بە بەراورد بە شار زیاترە. کارۆلین یوهانسن خاوەن دوکانێکی ڕۆژنامە فرۆشیە دەڵێت مەسەلەی کۆچبەری لە قەواری خۆی زیاتر گەورە کراوە و بڕواشی وایە پشتیوانی بۆ ئەو پەڕی ڕاستڕەوی ڕێگی لە نێو مەسەلەکانی خۆجێیدا داکوتیوە. بۆ نمونە ئێمە گۆڕەپانێکی نوێمان لە شارۆچکەکەدا نەدەویست ئێستا تەواو بۆ و جوانە بەڵام خۆزگە لە بەری ئەمە کاری دیکەیان بکردایە. چەندان بابەتی دیکە لە گۆرەدان پارتی دیموکراتی سویدی ڕاستە و کە بە توندی پشتیوانی لە دەرچوون لە یەکێتی ئەوروپای دەکرد بەڵام لە مانگی یەکی ئەم ساڵدا ڕێبازی خۆی لەو بارەیەوە گۆڕی. بە بڕوای من هەموو ئاکامە خراپەکانی میدیا لەسەر دەرچوونی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا و کێشەکانی پەیوەست کاریگەری خۆی هەبووە بەڵام ئێستاش ئەو ڕاستیەی کە پارتەکانی هاوشێوەی ئەوەی ئێمە لە ڕووی قەوارەوە لە ئەوروپا وا لە گەشەکردندان ئەمەش واتای ئەوەیە کە دەتوانین یەکێتی ئەوروپا لە ناوە بگۆڕی. یەکێتی ئەوروپا کۆمەکی کشتتوکاڵی بۆ سەر تاپای ئەوروپا دابین دەکات جا هەر بۆیە دەرچوون لە یەکێتی ئەوروپا ئاکامی خراپی بۆ جوتیارێکی وەک پاتریک هانسنی دەبێت ئەوەی ئاژەڵداری دەکات و چەند کیلۆمەترێک لە دەرەوەی شارۆچکەی هۆربی دوورە. من نامەوێت کۆمەگەداریایی یەکێتی ئەوروپام لەدەست بچێت هەر بۆیە پشتیوانی لە دەرچوون لەو یەکێتیەدا ناکەم. مەسەلەکانی پەیوەست بە گرژیەکان لەسەر کۆچبەری و یەکێتی ئەوروپا و دیموکراسی لە شارۆچکەی هۆربی و سەرانسەری ئەوروپاش سەری هەڵداوە هاوکاتی ئەوەی کیشوەرەکە لەسەر ناسنامەی خۆی و ئایندەی وا لە ململانێدایە.